سلااوان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کۆمەڵێک لە چالاکانی ژنی سنە بە بۆنەی 25 نۆڤامبر، برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود، سەپاندنی سیزای زیندان بەسەر وەرزشوانێکی خەڵکی سەقز، گیرخواردنی چەندین پەنابەری کورد لە سنوورەکانی ئەوروپا، پشتیوانی ژنانی ئەرمەنی ڕۆژاوای کوردستان لە خەباتی گەلی فلستین، مانگرتنی بازاڕیان لە بەندەری گەناوە، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان، ڕێپێوانی گەورەی دژبەرانی نەتانیاهۆ لە تەل ئەڤیڤ و لەندەن و نیویۆرک. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی کۆمەڵێک لە چالاکانی ژنی سنە بە بۆنەی 25 نۆڤامبر بەپێی هەواڵی گەیشتوو بەیانی ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز، کۆمەڵێک لە چالاکوانانی ژن لە شاری سنە مەراسمێکیان بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان بەڕێوەبرد. بەپێی ئەو راپۆرتە ژنانی بەشدار لەو چالاکیە سەرکوتی وەحشیانەی ژنان و کچانی کۆمەڵگایان بە توندی شەرمەزار کردو. لەو بەیاننامەیەکدا وێڕای پیرۆزباییکردنی ئەو ڕۆژە لە تەواوی ژنانی ئێران و جیهان ڕایانگەیاند. دیاریکردنی ئاوا ڕۆژێک لە جیهان وەکو هێمایەک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان نیشانەی ئەوەیەکە دیارگدەی سەرکوتی ژنان بە شێوازەکانی دەستدرێژی سێکسی، بێڕێزیکردن و لێدان، بێبشکردن لە مافە سەرەتاییەکان و کوشتن و هێتت بە زۆری لە جیهانی ئەمڕۆی پیاوسالاریدا ڕوودەدات. ئێمە چالاکانی ژن لە شاری سنە خوازیاری بەشداری بەرینی ژنان و کچانی کوردستان و ئێران لە مەراسمەکانی ئەو ڕۆژە و داکۆکیکردن لە مافەکانیانی. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود ڕۆژی پێنجشەممە 2 مانگی سەرماوەز، دوو کۆڵبەری خەڵکی جوانڕۆ بەهۆی بەربوونەوە لە سنووری نەوسود بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی پێنجشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و دوو کۆڵبەری خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی ئاراس و ئاروین لە کاتی هەڵاتن لە دەست هێزەکانی ڕژیم بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. سەپاندنی سیزای زیندان بەسەر وەرزشوانێکی خەڵکی سەقز لە ڕۆژانی ڕابردوودا عەبدولقادر خوندسەر خاوەنی دوو نیشانەی کێبڕگەی جیهانی مویتای لەلایەن دادگای ئینقلابی سەقز بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام و بێڕێزیکردن با ڕێبەری بە 2 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کراوە. بەپێی زانیاریەکان ببورن عەبدولقادر خوندسەر کە ئێستا لەبەر دۆسیەکی دیکە لە زیندانی سەقز ماوەی بەندکرانەکەی تێپەڕدەکا لەم دواییانەدا بە تۆمەتی بەشداریکردن لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە کرانەوەی دۆسیەیەکی نوێ بە 2 ساڵ و 6 مانگ زیندانی دیکە و 1 ساڵ دوورخرانەوە بۆ شاری سوسەنگرد مەحکوم کراوە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە شاری بۆکان ئۆسمان مامە تەمەن 55 ساڵ مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. بەوتەی بنەماڵەی ئەو بەندکراوە ساڵێک بەسەر بەندکانی عوسمان مامە تێپەڕ دەبێت و تا ئێستاش بنەماڵەکەی نەیانتوانیوە هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی و چارەنووسی بەدەست بێنن. هەروەها بنەماڵەکەی واتە بنەماڵی ئەو بەندکراوە سیاسیە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەند جار لەلایەن ناوەندە ئەمنیەکانی حکوومەتەوە لە بۆکان بانگێشت و لێکۆڵینەوە و هەڕەشەیان لێکراوە. گیرخواردنی چەندین پەنابەری کورد لە سنوورەکانی ئەوروپا بەپێی راپۆرتەکان گروپێک لە 25 پەنابەری کوردی ڕۆژهەڵات و ئێران کە زۆربەیان خەڵکی شارەکانی ورمێ، خۆی، سەلماس و سەردەشتن ماوەی چەند ڕۆژێکە لە سنوورەکانی بلاڕوس، لێتوانیا و لەهستان گیریان خواردووە. یەکێک لە پەناخوازان لە گرتە ڤیدیۆیەکدا باز لەوە دەکات کە پۆلیسی هیچ یەک لە وڵاتانە ڕێگەیان نەداوە بچنە ژوورەوە و لە سەرما و بەستەڵەکدا گیریان خواردووە. ئەگەر بەهانایانەوە نەچن ئاو خوراک و شارژی مۆبایلیان تەواو دەبێت و گیانیان دەکەوێتە مەترسیەوە. پەنابەرانی گیرخواردوو جاوا لە تەواوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن یارمەتیان بدەن و لەو دۆخە هەستیارە ڕزگاریان بکەن. پشتیوانی ژنانی ئەرمەنی ڕۆژاوای کوردستان لە خەباتی گەلی فلستین
ژنانی ئەرمەنی ڕۆژاوای کوردستان ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز لە پەیامێکی ڤیدیۆییدا پشتیوانی خۆیان لە خەباتی گەلی فلستین بۆ گەیشتن بە ئازادی و سربەخۆیی ڕاگەیان. ژنانی ئەرمەنی ڕۆژاوای کوردستان لە پەیامەکەیاندا ئیدانەی ژینوسایتی گەلی فلستینیان لەلایەن ئیسرائیلەوە کرد و ڕایانگەیان خەباتی گەلی فلستین وەکو گەلی چەوساوی خەباتێکی ڕەوایە و کۆمەڵ کوشتکردنی ژنان و منداڵان هەمان جنایەتی جەنگیە کە جیهان لە ئاستیدا بێدەنگی هەڵبژاردووە. ئێمە خوازیاری گەیشتنی هەموو مرۆڤێک بە مافەڕەواکانیان و خوازیاری ژنیانێکی ئینسانی و بەرابەر بۆ هەموو گەلانی جیهانی. مانگرتنی بازاڕیان لە بەندەرگەناوە ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز بازاڕیانی بەندەرگەناوە لە پارێزگای بوشێر لە ئاز گوشارەکانی حکوومەت بۆ وەرگرتنی باج و دەستگرتن بەسەر بەلەمەکانیاندا مانیان کرد. بەوتەی بازاڕیانی ناڕازی ئیدارەی گومرۆک بە ئەنقەز دەستی بەسەر بەلەمی خەڵکی ڕەسەنی ناوچەکەدا گرتووە و ڕێگە نادا کەلوپەلەکانیان تەرخیص بکرێن. شانی باسە کە بازاڕیان چەند جارێک دژ بە هەڵسوکەوتی مامورانی ڕژیم ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێک نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. بازاڕیانی ناڕازی پاش داخستنی دوکانەکانیان لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە داوایان کرد ئەو باج زۆرەی بەسەریاندا سەپێنراوە کەم بکرێت و ڕێگە بدرێت ڕەونەق بە کەسب و کاریان بدەن. کۆبوونەوەی کەمەندامان لە ئیسفەرایەن ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز کۆمەڵێک لە کەمەندامانی شارستانی ئیسفەرایەن لە پارێزگای خوراسانی شۆمالی لە ئەزبایەغنەدانی بەهزیستی بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. کەمەندامان خوازیاری بردنسەرەوەی ڕێژەی ئەو بڕەپارەیە بوون کە وەکو یارمەتی وەریدەگرن، هەروەها خوازیاری دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، دامەزراندن، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی پشتیوانی لە کەمەندامان و گەڕانەوەی پشکی کەمەندامان بۆ لایەحەی بودجەی وڵات بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد بەروغەنی بەپێی راپۆرتی دادزبان محەممەد بەروغەنی بەندکراوی سیاسی تەمەن 19 ساڵ ڕاگیرا و لە زیندانی قزل حسار پاش 5 ڕەتکردنەوەی حکمی ئێعدامی بە 5 ساڵ زیندان و 10 ساڵ دوورکەوتنەوە بۆ ئیسفەهان مەحکوم کراوە. محەممەد بەروغەنی لە سەردەمی شۆڕشی ژینا لە شاری تەران دەست بەسەر کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە سەرۆکایەتی قازی سەڵاواتی بە بیانووی ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی پاکدەشدا بەشداری کردووە بە محاربە و ئێعدام مەحکوم کرا. بەڵام 5 جار حکمی ئێعدامی لە دیوانی باڵای وڵات هەڵوەشێنراوە. ئەو بەندکراوە سیاسیە پاش 1 ساڵ زیندان بە 5 ساڵ بەندکران و 10 ساڵ دوورکەوتنەوە بۆ ئیسفەهان مەحکوم کرا. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز چەند گروپی چالاک لە بواری مافی مرۆڤی ئێرانی لە وڵاتی ئاڵمان بە مەبەستی پشتیوانیکردن لە شۆڕشی ژن ژیان ئازادی لە بەردەم دەفتەری حیزبی سەوسی ئاڵمان لە شاری کالسرۆ کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان 4 گروپی چالاک لە بواری مافی مرۆڤ بەژێر ناوی بەرەی یەکگرتووی ژن ژیان ئازادی بە مەبەستی شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی لە بەردەم دەفتەری حیزبی سەوز لە شاری کالسرۆی ئاڵمان کۆبوونەوە و داوایان لە دەوڵەتی ئەو وڵاتە کرد لە بەرامبەر پێشێلکاریکردنی مافی مرۆڤ لە ئێران بێدەنگ نەبن و دانوستانە ناوەکیەکانیان لەگەڵ ئەو ڕژیمە جنایەتکارە ڕابگرن. بەشداربوونی ئەو چالاکیە هەروەها داوایان کرد کە ناوەندە ئیسلامیەکانی ڕژیم لە هامبۆرگ و فرانکفۆرت جابخرێت و گوشارەکانی سەر کۆماری ئیسلامی بە مەبەستی ئازادی بەندکراوانی دووتابعیەتی زیاد بکرێت. خۆپیشاندانی هەزاران کەسی بە بۆنەی 25 نۆڤەمبر لە سەرانسەری جیهان. هەزاران کەس ڕۆژی شەمە لە سەرانسەری جیهان هاوکار لەگەڵ 25 نۆڤەمبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان لە قارەکانی ئەوروپا و ئەمریکا خۆپیشاندانیان کرد. بەپێی ئاماری نەتەوەی گرتوەکان لە هەر سێژن یەکێکیان توندوتیژی جەستەیی و جنسیەتی لە ژیانیاندا چێژدووە. بەتایبەت لەو ناوچانەی شەڕی تێدایە کچان و ژنان قوربانیانی هەموو جۆرە توندوتیژیەکەن. لە شاری ڕۆمی ئیسالیا 50,000 کەس خۆپیشاندانیان کرد و لە پاریسی فەڕەنسیش هەزاران کەس بە وتنەوەی دروشم شەقامەکانی ئەو شارەیاندا خست و ڕایانگەیاند. هەر 6 دقیقە دەستێژی سێکسی دەکرێتە سەر ژنێک. ئێمە خوازیاری پاراستنی ژنان و کچانی کۆمەڵگا و پەروەردەی کارامەی کچان و کوڕانی چاک و بتوانین لە خۆیان بەرگری بکەن.
ڕێپێوانی گەورەی دژبەرانی نەتانیاهۆ لە تێل ئەڤیڤ، لەندەن و نیویۆرک. ڕۆژی شەمە 4 مانگی سەرماوەز هەزاران دژبەری نەتانیاهۆ لە شارەکانی تێل ئەڤیڤ، لەندەن و نیویۆرک ڕژانە سەر شەقام و خوازیاری ئاگربەستی هەمیشەیی لە نێوان ئیسرائیل و حەماس بوون. بە پێی راپۆرتەکان هاوکار لەگەڵ ئازادکردنی بارمتەگیراوانی دەستی هەردوو لە ناڕەزایەتی دژبەرانی دەوڵەتی ڕاستگەرای نەتانیاهۆ لە وڵاتانی جیهان پەرەی سندووە. ڕۆژی شەمە هەزاران شارۆمەندی ئیسرائیلی لە بەردەم ماڵی نەتانیاهۆ کۆبوونەوە خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی تەواوی دیلەکانی دەستی حەماس بوون. هەروەها هەزاران کەس لە شارەکانی لەندەنی بریتانیا و نیویۆرکی ئامریکا دژبە کۆمەڵکوشکردنی خەڵکی فلستین ڕژانە سەر شەقام و خوازیاری ئاگربەستی هەمیشەی و کۆتایی هێنان بە شار بوون. دوا هەواڵ گیان لە دەستانی باوکی هاوڕەیەکی گیانبەخکردنەوەی ناوڕیزەکانی کۆمەڵا لە شاری سنە. بەدەخ و پەژارێکی زۆرەوە ڕۆژی جومعە 3 سەرماوەزی 1402 کاگ محەممەد ئاسنگەر ناسرااو بە وەستا محەممەدی ناوە باوکی هاوڕێی گیانبەخکردنەوەی ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا هاوڕێ جەمشیدی ناوە و هەروەها باوکی کادری دێرین و لە مێژینەی کۆمەڵا کاک جەلال ناوە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. وەستا محەممەدی ناوە ئینسانێکی زەحمەتکێش و خۆشەویستی ناو جەماوەر بوو. لە هەمان کاتدا کە دوو جگەر گۆشەی لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا بوون، خۆیشی مرۆڤێکی شۆڕژگەر و تش بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بوو. هەر ئەوانە هۆکار بوون بۆ ئەوەی کە چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی هەڕەشەی کرایە سەر و شوێنی کار و ژیانی و تەنانەت ئەشکەنجە و ئازار و زیندانی کێشە، بەڵام هیچ کام لەوانە نەیتوانی وەرەی خۆڕاگری ئەو مرۆڤە شۆڕژگەڕە دابەزێنێت و تا کاتی گیان لە دەستانی وەفادار بە ڕێبازی جگەرگۆشەکانی مایەوە. بەو بۆنەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی ئەو ئازیزە و بەتایبەت کاک جەلال ناوە کادر و پێشمەرگەی دەرینی کۆمەڵە دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. ئازیزان هەوڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بژین.